بۆ خۆتان خۆش بن وەکو هونەرمەندان جارێکی تر هاتینە پرسەی یەکێک لە هونەرمەندە بێنازەکان پەیامتان چێت لەم ڕۆژەیە؟ بەداخەوە خۆزگەیم هەموو جارێ ئەوە لە بەردەم کامێرەمایکە نەوەستاینە هەواڵی کۆشکردنی ئەستێرەیەکی بواری هونەر کە خاتوو نەرمین بەداخەوە ینی کەڵە هونەرمەندێک بوو بە حیاتی جێگەی پڕ نابێتەوە ئەکتەرێکی دیار و بەتواناو لە لووتکەیا بوو بەداخەوە ینی ئێمە هەتاوەکو نەبرین کەس ڕێز و قەدرمان ناگرێ خۆزگە پێشمردنەکەی ئێرە جمەی بهاتە لە بەرپرسان لەو کەسانی کە بەرپرسنەوە حقت یعنی خۆشم سێرم لێ ئێستا وایە زۆربەی هاوکارەکانمان هونەرمەندەکان لێرە بوونایە بەڵامی ترتم کەم تا زۆر یەک دووسەیەکە بینم بە حقت بەداخەوە هەواڵێکی ناخۆش دەستێک تێ ناپەڕی و هونەرمەندانی کە لێرە بینیم ئەم شەو بەڵێ بەداخەوە چکە من وەکو ئێسش باسم کرد لە پرسەکەی کاک هادی مەحموود عەریف هەمەتاڵ ڕۆحی شاد بێ لەوێش بە هەمان شێوە یعنی سەری چواردەوری خۆمە کرد بە حقت من و یەک دوو برادەری کە لێوە بووین بەداخەوە نازانم یعنی نهاتنی ئەو هاوڕێیانەمانە و نەرمەندانە سەبەبەکەی چییە بەڵام مردن لە ڕێگەی هەمومانایە هیوادارم لێرە تەواجودیان هەبووە بۆ هیچ نەبێ سەبوریەکمان با بەدڵی کە سوکارەکەن کەس باس وەسێت نامرێت مردن لە ڕێی هەمووشمانایە وەسێتە چییە؟ وەڵی هیوادارم ئەو وەسێتی کە بۆ خاتوو نەرمین دانرابوو کە لە ماڵەکەی خۆیان بینێژن و بەداخەوە یانی ئێمە پێش مردن هیچ ڕێز و قەدرێکمان لێ ناگرێت هەتاوە کۆمرین ئەنجاگەنە سەرمان لە دوای مردنیش کە من ئەمڕۆ برینار بووم بە حقت من ئێستامێتەوە ساڕێژم کەی نەک کە مردم دەسەڵات نامێنێ وەختە لەم خەمەیە پەیامی جەنابتان چییە؟ نەرمەندێکی وەکو خاتوو نەرمین لەوە ئەبینە لە سۆزەکە بوو ماڵ و حاڵی بینن چۆن شایانی ئەوە بوو بەدبەخت بوو ژیان زۆر زاڵم بوو لەگەڵیا ساڵانێک ئیشتان کرد بەیەکەوە و نەرمەندێکی چۆن بوو؟ نمونەی بەهرە بوو نمونەی هونەرمەندی بوارینواندن لە کۆچی دوایی نەرمی قادرە پەیامی جەنابێ وەکو نەرمەندێک چییە؟ هیوادارم حکومەت و دەسەڵات ئاوڕێ لەو هونەرمەندە بە ئەزمونانە باتەوە ئێمە نایمە گەنجین ئەمە جارێ بیدایەتمانە بەڵام ئەوان خزمەتێکی زۆریان کردووە ئەمە دوێنێ پێرە لێرە بووین یعنی هیچ خزمەتێکی نەبوو کچێکی تاقانە بە تەنیا خزمەتی میوانێک کرد و میوانی بەڕێە کرد و خواردن و خۆراکییا بۆ خەڵکە و یعنی هیچ دەسەڵاتێکی نەبوو ئافرەتێک بە تەنیا هیچ دەسەڵاتێک لەم دەشتە کەس بە کەسەیە ئاگای لێ نەبووە و ئیسەکە مردووە شتی بڵاوکەنە و پەیجەکان ڕسم و ناوبان هەمووی لە دوای مردنی بوو چێتی دوای مردنی عنی سەوی بوو چێ نازانم و هەرچی هەڵە سێ ڕسمی بڵاوگای دوێنە بۆ ناتی بۆ لای بە هەفتەیەکە بۆ ناتی مایەکە کاوایە کە زاوڕی لێ نایەتەوە کاکشوانە ئەم شوێنە زۆر دوورە لە شارەوە بەڵێ کە ڕێگایەکی خۆڵیشە ئایا شایستێ ژیانە بکە ناوەڵە ئەو لە شەسەکان و هەفتاکان و خزمەت بە هونەری کوردیەکە ئەو بایسە لە گەورەترین فێلای لەو سیتیانە بۆیە کە لە شای سلێمانیە تۆ بە سێ چارەگەی تێرە ئەوش خێرومەن و خۆی بە چکە پارێک کۆکردێتەوە ئەو خان و 50 سەمەتی دروست کردووە کۆتا قسە چی پێوتی؟ کۆتا قسە من بڵاوم کردوێتەوە وتم خوا لە تەمەنی مخات سە تەمەنی تۆوتی تۆ هێشتا گەنجی خۆیان 100 ساڵ بژیت وڵایشم کردوێتەوە ئێستا پەیامە چییە وەکو هونەرمەندێک؟ من پەیامم چییە؟ پەیامم ئەوەیە کە ئێمە خۆمان خەڵکە خەینە پێکەنین و ناخی خۆشمان پڕە لە گریان زۆر بەداخەوە بۆ و کەڵە هونەرمەندەکە ئاوای لێها بەبێ ناس ناتوانم خۆ وەزعە چۆنە؟ خۆشم تەندروستیم تەواو دەبینم گۆچانە پێیە تووشی فەقەرات و ئینزیلاغ بوومە بەخۆ کۆتا جەرگەی قسە و لەگەڵ نەرمی خانە کرد پێرێ پێوتی وتی تو خۆتەوە بۆ هەموو نەبوونی خۆتەوە هاتی بۆ لای من بۆ هەموو نەخۆشی خۆتەوە هاتی بۆ ڕێگا دوورە بۆ لای من زۆر خەجاڵەتی خواست بەداخۆین بۆ لە دەستدانی ئەو هونەرمەندە نازدارە خوشکم بوو ئەوە برام بوو ئەوە باوکم بوو کەسم ئەو خەمخۆرم بوو هەز بەرپرسێ بچوایە بۆ لای ئەو یەکسەر سکاڵایە کرد باسی منێ کرد هێگو زۆر وەزعی خراپ لەم ڕۆیە چ خەسارەتێکیە نەرمین خان بە کۆچی دواییەکەی لە هونەری کوردی؟ بەڕاستی کۆچی دوای نەرمی خان خەسارەتێکی زۆر گەورەیە لەبەرەوەی جێگا دەستی دیارە هەموو کەسێک کاڵی نەرمی قار کۆمەڵی یادگاری بیرەکەوێتەوە
درامای تەنەکەی بیرەکەوێتەوە ئەو هەموو بەرنامە جوانی بەرنامی بیرەکەوێتەوە کارە جوانەکانی شاروی بیرەکەوێتەوە نەرمی قاری بەڕاستی نەرمی قارێکی تر دروست نابێتەوە. کۆتاجەکەی بینی و وەڵاهی من لە یادی خوا لە خۆش و بەرزانی قارێ خەڵوزا بەرنمەیەکمان کرد بەیەکەوە لە خاک لەوە بینیم تازە سەری لێ بۆ ئەو نەخۆشیە بەڵام بەڕاستی منیش هەروەکو ئەو خەڵکانی تر وەکو هاوڕێکانی ئێمەش هەموو کەم تەرخەمووین بەرامبەری. بەڵام هونەرمەندان بەتەنگ یەکترەوە نەبن چۆن داوای حکوومەت و لایەن پەیوەنددارەکرێن. ڕاستەکەی بەڵام ڕەنگە کەم تا زۆرە سەردانیان کردبێ بەڵام وەڵای من جێگا و ڕێگایم نەزانیوە شوێ هەرچەنە ئەمە بیانوو نییە هەمومان تاوانبارین بەرامبەرەوە حاڵەت بەڵام دەستگاکان بۆیە هاوکاریان کردا لایەنە بەرپرسایەکانە بۆیە خەمخۆری بوونە هیچ نەبێ خۆ کەس ناتوانێ مردن بژێڕێتەوە بەڵام هاو خەمی هاوسەر دیار خۆشە هەرنە خەمی ئینسانەکە کەمەکات. ئێرە سەرقەبرانی ئەڵڵاییە لە شارۆچکەی ئەڵڵایی لێسادا تەرمی هونەرمەند نەرمین قادر بە بەشداری هونەرمەندان و خزمان و کەسیان لێرە دەنێژرێت دوایەوەی کە کچەکەی ڕازی نەبوو لە سەر ناشتنی لە گۆڕستانەکاندا باسی لەوە دەکرد کە دەبێت لە هەوشەی ماڵەکەی خۆیدا بنێژرێت بەڵام دوجار بڕیاری دا و لێسادا سەرقاڵی ناشتنی تەرمی هونەرمەند نەرمین قادرن ئەگەر هاوکار میێنەکان بجۆزێتەوە لێسادا سەرقاڵی ناشتنی تەرمەکەین هونەرمەند نەرمین قادر لە ساڵی 1962 لە دایک بووە کە ساڵانێکی زۆر خزمەتی بە هونەری کوردی کردووە و یەکێک بۆ لە ئەستێرە دیارەکانی بەرنامە کە یەکێک بۆ لە کارکتەرە سەرچەکانی ئەو بەرنامەی و ساڵانێکی زۆر لە مایش بەردەوام بوو ئەوەی کە هەیە لە ئێستادا شەوی دوێنێ ئێوارە لە ماڵەی خۆیدا لە ئەڵڵایی بەوەی نەخۆشیەوە کۆچی دوایی کردووە کە قسەم لەگە خزم و کەسەکەیان کردووە باسییان لەوە کرد کە بەهۆی ئەو نەخۆشیێکی هەی بووە کۆچی دوایی کردووە کاکنیە سڵاوی لێبێ وەکو سندیکای هونەرمەندان پەیامتان چییە؟ هونەرمەندان بەم شێوەیە بە بێنازی بمرن. ڕێ سەرخۆشیم بۆ خانەوادەکەی بۆ سەرجەم هونەرمەندان ئیتر هەندێک مردن لە دەسەڵاتی کەسانیە و نەخۆشی لە دەسەڵاتی کەسانیە بەڵام ئەوەی کە هونەرمەند بە بێنازەمرێت لە وڵاتە هیچ چین و توێژە قەدری نییە تا هونەرمەند قەدریە بێگەرم وڵاتێکی سیستەماتیک وایە وڵاتێکی مؤسساتی وایە وڵاتێک وایە بیزانیە چۆن بۆ بەرهێنان لە کللتور و لە هونەر و لە ئەدەبەکە بۆ خزمەتی قەزیە گەورەکەی خۆی هەڵبەتە نەخات و نەرمین و نە ئەو هونەرمەندانی کە وەکو ئەو سەریان نایە بۆ شێوە کۆچی کۆتاجەکەی قسە لەگەڵا کرد. من ماوەی پێشەستا سەردانم کردبوو ئەم نەخۆشیەکەی پێشتر سەردانم کردبوو بەڵام هەر لە نزیکەوە ئاگامە لە تەندروستی بوو بەداخەوە ئەو نەخۆشیە کۆتایی بژیانیێنە بەداخۆی مۆم لە دەستدانە زۆر تۆڕە بوویم بەیانە چی بوو؟ وڵی تر منەوە لە خیلی هەلیم ساڵات دوو هاوڕی زۆر نزیکم لە دەستاوە چ بکەین یعنی هەم مەسیری هەمومانە هەر حەفتی وێکی هەر مانگی وێکی یعنی وامان لی هاتووێ سەر ڕۆژاناڵی خوایە بمان کوژیت و نەجاتمان بێت ئەمەی کێشە و خەفەت و مەراقەیە خۆ چۆنی؟ خۆم باش نیم خۆشم باش نیم باشە بینی شەڵە چاو چۆنە؟ وڵی ترخوا ڕەحمکە خۆم هەناوەتە دەستخوا کۆتاجەکە قسەڵک نەرمی خانە کرد چی پێوتی؟ هەفتی پێشوو بوو لە لای بوو من هەفتی پێشوو نەمدوانی خۆم بچم لەگەڵ برای بەڕزم کاروان و گوڵی خان سەردانم کرد زۆر ناساو بوو زۆر بێتاقەت بوو ئەو ڕێبوارجانەگەر 12 ملیۆنی کەم دەستکرد عەمەلیاتی جگەرەکەکەم بەڵامی تر کە پێی نەبێت دەسەڵات نییە بەچی ئەڵێ هونەرمەندێک ژیانی دەسە 12 ملیۆن ساو دەسینەکە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە یعنی حیفە دانیشی تر هونەر بکەی لەم وڵاتەیە یەکێکی وەکو نەرمین خان چەندین ساڵە خەریکی هونەرە ماڵەکەی لەکوێ 35 کیلۆمەتر لە سلێمانی و دوورە خۆ خانۆکەی دیوە چۆنە ئێستا خەڵکەی بینەڵەوەی هەیکەلی ئاڵتونی بۆ بکرێەوە هەیکەلی بۆ مەکە 2 هۆدەی بۆ بکە لە ناو شارە چەندین هونەرمەندمان هەیە ئاوا نەخۆش و لە ماڵەوە کەوتووە هونەرمەندمان هەیە 25,000 تەبع لە ماڵەکەیان نییە بەڵام بەچی ئەڵێ
هەیەە بە هەزاران دەفتەرە دۆلار بۆ کەناڵەکانی خۆیان سەرفکەن ئەوەی خۆیان مەبەستیان بێ بۆی سەرفکەن لەبەری تە قسەم پێمەکە با قسە نەکەم لە دوێنێشەوە زۆر بە کوڵەگەریت چی پێوتوی ئاخر قسە نەرمێخان وتی زۆر بێنازم ئەو تۆی کە چاندم هیچ بەروبوومەکی نەبووە کوشکە ساڵی ئەم ساڵ ئەوەی کە کرا هیچی نەدورایەوە نەرمەخانیش بە هەمان شێوە بە هەمان شێوەی هەموو شکە ساڵی ئەم ساڵ ڕۆیشت و بەروبوومەکەی خۆی نەخوارد بۆ بە پێوەی کە زۆر نزیکیش بووی لێوەی هەستیشە بە ئازارەکانیە کرد بە چیا تێپەڕی وڵی بە تێپەڕێنی چی ژیانێکی سەختیە و بە جۆرێک کە هەموو شەیە نزان بۆ بکەن کە کۆتاییم پێبێ ئەو ڕوحەم بچێتەوە بۆ لای خی گەورە چونکە زۆر بە ئازار ینی بە جۆرێک حەزی لە مردن بوو ئەوەندە ژیانی ئەبەستەوە بەخۆیەوە بەداخەوە پەیامە چێوەکو هونەرمەندێک هونەرمەندان ئەکرێ بە شوێ بەنی بێنازی بکرن وەڵاهی تر تەواو بۆ تەدابوونەریت خەمێک نییە لە لای دەسەڵاتداران و وەزارەت و حکوومەت و هەتا خەڵکیش خەمێک نییە لەبەرەوە تاوردەوردە ئەڕۆن و بە بێنازی و بەبێ ئەوەی شەوێک بە ئاسوودەی سەربخاتە سەرسەرینەکەی کۆتایی بێت لەگەڵەوەی کە زۆریش ماندووە زۆریشی یا بە میلەتەکەی زۆر بەڵام هیچی وەرنەگرتەوە کات بگەڕێتەوە جایتە هونەرەکەیتەوە من نەخێر ئەگەر کات بۆم بگەڕێتەوە و خوا معجززێ بنوێنێ نەخێر هەرگیز هونەر هەڵما بژێرمەوە بە هەموو ئەوانە شەڵم لە دوای خۆمەوەیەن هەڵی مەبژێرن باوکو ئێمەتان لێنەیە لە شاری سلێمانی لە مزگەوت شێخ فەرید پرسەی هونەرمەند نەرمین قادر بەڕێوە دەچێت کە ژمارەیەکی کەم لە هونەرمەندان و دۆستان و خزمانی لێرە ئامادەن کە وەکو چەکەشی ڕایگەیان کە ئەو لە پرسەکەیدا بەشداری ناکات بۆیە هونەرمەندان هەستاون لەگەڵ ڕۆشنبیرانە بە دانانی پرسەیەک لێرە ژمارەیەک لە هونەرمەندانی لێکاک ئەیفان سڵاوە لێ بێم کاتەوە باش دو ناخۆشیتان بێ وەکو هونەرمەندان پەیامی جەنابەت چیە لەم ڕۆژەیە پەیام بین بەگوێی هەیە ئەگەر بین پەیام بین بەگوێی دەسەڵاتە دەسەڵات کە ڕوڵاڵە ئێتر هیچ پەیامێکمان نابێت لە دەستدانی هونەرمەندێکی وەکو نەرمین خان کلێنێ دروستەکە لە هونەری کوردیە پێش نەرمین خانیش زۆر هونەرمەندیگە کلێنی دروست کرد خۆ کلێنەکان پڕ نابێتەوانەیەوە هیچ شارێکیش نییە بۆ پڕکردنەوەی کلێنانە کۆتاجارکەی بۆ قسە لەگەڵا کرد وەڵا هەر لە تەعزی خوشکەکەما بوو سەرخۆشی لێ کردم ئیتر تەلەفۆنمان هەبووە بێکەوە بەڵام بەڕاستی هونەرمەندی ئاوا لە نزیکەوە کە چیتە لای زۆر دڵگرانەبی نەیبینی باشترە بەڵام تەلەفۆنمان هەر هەبووە ئەمڕۆ هونەرمەندانم تازەیە بەڕێوە بن تازێشیان بۆ داناوە لە سلێمانی هەڵدەستی هونەرمەندانی سلێمانی و پێچۆن بوو دەستیان خۆش بی ئەوەی کە کرێت بۆ لە دەزانی هونەرمەندانە تەنها هونەرمەندەکانن خەمخۆری هونەرمەندەکانن ئەگەناوکە دەسەڵاتیش باکێکیان نییە دەسەڵاتیش و بەرپرسەکان تەنها بەس لە پرسەکانە دەرەکەون ئەوی جێمان لێگرن ئەبێ هونەرمەندیشکە بە پێوە بەسەوان جێگرن ئەگەنایجی سوودێکی نییە نێیاوە بەو دیوارەوە گریاوی چکەلێنێکی بەجێش لە لای تۆ نەرمین خان زۆر بەداخەم زۆر چکە ئەو پیشەم بوو هاوڕێم بوو یعنی ئەبینم چەند بە بێنازی سەری نایە ئەوەش پرسەکەیەتی وای سا جێگانە بۆ خەڵک باتە ژوورەوە بەداخەوە ئەو ئازارە ئەو نەخۆشیە وای لێ کرد و کوچنگێکی بمێنێتەوە ئەو نەرمینە ئازایە و ئەو خۆڕاگرا ئەو قایمە لە هەموو دەورەکانیە هێزی پێ ئەبەخشیت من زۆر سەرسام بووم بە دەورەکانی زۆر یعنی هاوڕێمە و لە ساڵی 82 ئێمە پێکەوەین یعنی هاوپیشەین لە ئیشەکەمانە دوور و دۆست یعنی لە دوورەوە ئیشەکانیم ئەبینی بەڵام دۆستایەتیمان هەر مابوو لەمە خێراکە قسەمانە کرد بە یەکتر یعنی بە 3 ساعت بە 4 ساعت بە تەلەفۆن قسەمان کردووە بەسی جارانمان کردو کۆتاجەرکەی بوو کە قسە لەگەڵا کرد دوچار ئەو بوو کاتی ئەم بێمەعاشی و ئەم خانە نشین بووین هەردووکمان ئیتر هەر ئەیود ئەوە نەهات و ئیتر میش پێمەوت ئاوا بکەین و چین بۆ خانە نشین ئەوە بکەین هەر ڕێگام شانەیە ناتوانم بەیانگیان ئەی کێ بچێ بکابوت
نەکشەکە دەتوانێت بیکە نە من ئەتوانم بیکەم ئەبێ خۆت بچیت ئیتر زۆر وازی خراپ بوو یعنی تەخیر بوو هەتاکو موچەکەی وەرنەگرت فەقیرە لە مانگی 11 موچەی وەرنەگرتووە جارێک چوو بۆ بەخا ئەمەلیاتیان بەوتم باوشە نەرمین بەچی کردو تۆڵە قەرزم کردووە ئەی چی بکەم ئەی کێ لێ بکاتەوە بەداخەوە بواە هەمویان بەرنامە چی نەکرد بە تاخی تەنیا لەگەڵ ئەو هەموو پیاوەیە ئەجەنگی هونەرمەند بە کارەکەی ئەجەنگیە نەک بڵێ تفەن کاتە سەرشانی بە کارەکەی خۆی بەهێز و بازووی خۆی جەنگەکات هەوڵەیات تی ئەکۆشێت قسەیەکی بیر ناچێتەوە تا ئێستا بەخۆ قسەکانی زۆر خۆش و ئێستا لێ هاتم نییە یعنی چەند قسەی بە زۆر کەزەوت لە بەرپرسەکان لە دوایشە دەستێکت بە پێکەن توخوایەمە خۆمان شین و وەر کردێتەوە قسەیان پێڵێن ومان هیچی سوارەیەکیشینی بەداخەوە ڕۆحی شاد بێت و جێگای باش بێ بەخۆی ئیسراحەت بکات